کی ناهیله کرد ببن یک تماشاوانین هیجا کی ناهیله براستی از مراخت کن بنیرن امریکی، فرانسی، اوروبی، ناس، دوست به مرا گیش بونه یعنی دکن ناکن نکارن کردین روش اوای کردستانی الهف بینن جبو که هلوستا خوب بکن یک به هفره بچن شامه و داخوازا مافین خوب بکن امریکی، اوروبی، کمونیست، دیندار و دینسز لقامیشلو پارتیان سیاسی جه پارتیان سیاسی رجا دکن لبر وان دگرن که به هفره ببن یک هلوستا خوب بکن یک لی چه بکن بیانی براستی دکن ناکن نکارن کردان الهف بینن چه نابه راپورتك هي اللي تماشا بكن لباجار قامشلو هولين أمريكي وأوروبي جبو بيك إنانا يكرزيا آلين سياسي ينروج آواي كردستان بردوامن لحتى نها بأنجامن هريك جسكوت بولز نونر وزارة الدرفية أمريكايل باكورو روجهلات سوريا وفابغيس ديبلوشان دیپلۆماتکارێ فەرەنسی یێبەر پرسێ دۆسیەیە باکوور و ڕۆژهەڵاتێ سووریێ سەرپەرشتیا ڤان هەولان دکن. شاندەیە ئەمەریکی فرانسی ڕۆژە ئینێ لەگەل سەرۆکاتیە ئەنە کەسێ جڤیا بوو لێ تۆ ئەنجامێن زەلال ژ جڤینێ دەرنەکەت بوون. دانەها ئالیەن سیاسی یەن ڕۆژئاوای کوردستانێ نەتەنێ نکارینە لەسەر نێرینەکە هەفبەش و شاندەکە یەکگرتی لە هەف بکن لێ نکارینە لە هەفژی بجڤن. دوێ دەربارەیەدا محەممەد شەریف برهک ئەندامێ ئەنجومەنە خۆجەهی یا ئەنە کەسێ لە چلاغا ژتۆرە مەدیایی یا ڕووداوێرە ئاخڤی. ئەم هێڤینە ئەو دەفرەتە دەبینە کە بدەستمە بەهەتی ئەم مافی ملەتی خۆ بەرنەدەن یعنی چێ نابێ یەک تەکەتەک هەری شامێئان هەر یەک لە حالی خوا ئەوەیە مافی ملەتێکی ئەم چەندێ ساڵا بندەستمایە براستی ملەتێ مە لە ئەو درۆژە لە ساڵا زانە لەم دکەن هەردوو خۆدی بخەتێ بەرفەرەهی دانیبانە مافی ملەتی مە چییە یعنی نە جۆلانی و نە تک کەس مافی ملەتی مە نادەینێ نەگە ئەم دەینن خۆدی بگۆتاوە هێزن ناکۆکی نابەراوادە هەی وەرن لە هەڤرون دەستێوا بگرتا بانیاجەم نەمجهێم خابنیە بیانین تێنوا لە هەردرونینن مافی ملەتێکی نەتەواکیە چەندێ ساڵا ئەم بندەستمانە مەهەزارێ پاکرەوانە دانە ئیرۆ ئەم نکارن خۆ لە هەمبەر دژمنی خۆ هەمبەر کەسی بەرز بکەن مافی ما ئەدا بلا ئەم پیشتا خۆ نەدن ئەمریکا و کەسین بیانی تکەسی سەرپێهاتیەن کە بیانیا گەلێ کورد فرۆتنە بارزان ئەوەیە نەبێ هەفدەم لەگەل هەولێن دیبلۆماتیک ئێن ئەمریکی و ئەوروپی کەسایەتی چالاکبان و نونەرێن هەن پارتیەن سیاسی ژی لە قامشلۆ جڤینێن بەرفەرە ژ بۆ شێورێ لەداردەخن. بەشدارێن وان جڤینان هەوڵ دەدن کۆفشارێ بدن سەر ئالیەن سیاسی یەن ڕۆژئاوای کوردستانێ ژ بۆ پێک ئینانا یەکڕێزی و یەک هەلوەستیێ دەڤێ قونەغا نوودە یا ژیانە سیاسی لە سووریە و ڕۆژئاوای کوردستانێ. حسێن عومەر ڕووداو